کاتێک شەپۆڵێک لە جرج هێرش بکەنە سەر شارێک و تەواوی شارەکە وێران بکەن، هەرچی گۆشتە لە مرۆڤ و ئاژەڵ بە چەند چرکیەک بیکەنە ئێسکە پەیکەر تاکە ڕێگەی بەرەنگاربوونەوەی هەبوونی ڕووناچی بێ. دەستکەوتنی ڕووناچیش بە شەو کارێکی ئاسان نەبێت لە سەدەی 14 لە فەڕەنسا. گەر کارەکەش خراپتر بکەین تۆژوەکو دوو منداڵ یاری بکەین کە توانەیەکی بەهێزیان نەبێت لە جیهانێکی زۆر تاریک لە هەمان کات چیرۆکێکی غەم و بەژارە. یاری A Plague Tale Requiem هەوڵ دەدا لە بەشی یەکەمی گەورەتر و ناوازەتر بێ، لە ئەنجامیشدا گەورەتر و ناوازەترە، بە چیرۆکێکی زۆر تاریکتر، ستەرنجڕاکێشتر، گرافیکێکی بێمانە ناوازە، بەڵام بە گەیمپڵەیەکی زۆر باش نا. خۆشەویستان بەخێر بێن بۆ ڕیڤیوێکی دیکە بۆ پێشکردنێکی دیکە بۆ یاری A Plague Tale Requiem. ئەو یاریم لەسەر Xbox Series X لە ڕێگەی بژی گەیم پاس تاقی کردەوە و یەکێکە لە یاریە هەرە چاوەڕوان کراوەکانی ئەو ساڵم ڕیڤیوەکە بێسپۆیلە لە کۆتاییدا نمرەی پێ دەدەم. سەرجەم لایەنەکانی یاریەکەتان بۆ بشی دەکەمەوە، لایک و سەبسکرایب بۆ پژیری لە چەناڵ و پیجی فەیسبوک تکایە لە بیر مەکەن. هاوشێوەی بەشی ڕابردووی A Plague Tale Requiem هەوڵ دەدا لەسەر هەمان شوێن پێ و کاریزما و جوڵانی هەستی گەیمەر بمێنێتەوە، جیهانەکەش دەوڵەمەندتر بکە، شتەکان سەرنجڕاکێشتر بکە، چیرۆکەکەش تاریکتر و پڕغەمتر بکە، ئەپدێتێک بۆ گەیمپڵەیەکەی بکە، لە هەندێکیان زۆر سەرکەوتوو بێ، لە هەندێکیشیان بەدڵی هەمووان نەبێ. بەڵام هیچ لایەنێکی ئەو یاریە بەقەت قەشەنجی گرافیکی یاریەکە جێگەی وەستان نیە لەسەری. باوەڕم نەدەکرد یاریەکی لەو شێوەیە کە بودجەیەکی زەبەلاحی نەبێت لەلایەن کۆمپانیا و ستودیۆیەکی زەبەلاح دروست نەکرابێ بەو شێوەیە قەشەنگ بێ. دیمەنەکان پڕڕەنگن، پڕژیانن، پڕوردەکارین، هەرچەندە گەڕەنگەکان کاڵیش بن یان ڕەنجی مردوو تاریک بن، باوەڕ ناکەم هیچ کەسێک هەر دیمەنێک لەو یاریە ببینێ بڵێم گرافیکە کۆنا یان جوان نییە. مای گاد بەجددی گرافیکەکەی شتە نازدارە و بەردەوام سکرینشۆت و تێڕامانم بۆی تەواو نابێ. ئەمە یەکەم یاری نەوەی ئێستای پلی 5 و Xbox Series ببینەوە سوودێکی تەواوی لە توانەکانی گرافیکی و کۆنسۆڵە وەرگرێ. ئەو لایەنەی ئەو گرافیکی زۆر ناوازەتر کردووە مەودای بینینە. لە دوورەوە گوندەکان، شارۆچکەکان، شاخەکان، دارستانەکان بە وردەکاری و هەور و تەمەوە دەبینێ، بێ ئەوەی هەز بکەیتەوە بە وێنەیەکی نەجوڵاو دەچن. بەڵام بەداخەوە ئەو جوانیە قەشەنجیان لەسەر حسابی پرفۆرمەنسی یاریەکەیە. بەداخەوە یاریەکە تەنیا 30 فرەیمە لەسەر کۆنسۆڵی پلی 5 و Xbox Series پەرەپێدەران مۆدیان دانەناوە بۆ پرفۆرمەنس کە بتوانێت ڕێزۆلوشن کەمکەیەوە هەوڵی بەدەستێنانی 60 فرەیم بدەیت. 30 فرەیم خراپ نییە، بەڵام بۆ یاریەکی ئەکشنی ئەدڤێنچەر چێژێکی زۆر زیاتر لە جوڵە هەڵدانی بەرد بە دەرلاستیکەکە یان ڕاکردنیە میسیاوە دەکەی ئەگەر بێت و یاریەکە 60 بە. بەگشتی ئێمە بۆ چیرۆکەکە یاری دەکەین. کاتی خۆی لە ڕیڤوی خۆم بە بەشی یەکەم وتم دانانی نەخۆشیێکی وەکو تاعونی ڕەش لە ڕێگەی درجەوە لە سەدەکانی ناوەڕاست لە ئەوروپا زیرەکترین بیرۆکەیەکە کارکتەرەکە دوو منداڵ بن، چونکە ئەو کاتە لە ترسی منداڵ تێدەگەی کە چەندە کاریگەریان دەکاتە سەر، بەتایبەتیشکەوە هەردووچیان ناوچە باوەک مەملەکەتیان لە جەنگێکی گەورە لەدەستداوە. بە دڵخۆشیەوە ڕێکویم لە ڕووی چیرۆکەوە هیچ کورتهێنانێکی بۆ من نەبووە. بگرێت چیرۆکەکەی زۆر دەوڵەمەندتر کردووە بە دانانی هەندێک سوپرایز لەسەر کارکتەری هیوگۆ کە سپۆیل ناکەم و زیادکردنی کارکتەرێکی نوێ هاوکاری ئەمیسیا بکەن لەم گەشتە. لەوانەیە باشترین کار و باشترین هەوڵ نەبێ بۆ دەوڵەمەندکردنی یاریەکە، بەڵام چێژێکی زۆر دەدەن. ڕۆڵجێڕانی کارکتەری ئەمیسیاژ دەتوانم بڵێم هەیکەلی سەرکەوتنی ئەو چیرۆکە پڕغەماویە و سوپرایز بووم، شۆک بووم کە بینیم ئەو چیرۆکە چەندە تاریکە، چەندە پڕغەمترە، میوزیک چەندە کاریگەری زیاتری لەسەر هەست و توانای کارکتەرەکە لە لای گەیمەر دروست دەکات. بەشی یەکەمی لە ڕووی چیرۆکەوە لە چاو ئەم بەشە بە یاریەکی تەواو ڕووناک و کۆمیدی و دڵخۆشکەر دەچێت، چونکە لێرە مەجالی دڵخۆشی پێکەنین بە گەیمەر نادا. دیمەن بە دوای دیمەن، نەهامەتی و قورسی، نەخۆشیەکەی هیوگۆ و بێدەسەڵاتی ئەو دوو منداڵە بەرامبەر بە جیهانێکی زۆر مەترسیدار و درجە ملیۆنەکان زۆر زەقتر بەدیار دەکەوێت. چیرۆکەکەی تاواکەری بەشی ڕابردووە. هیوگۆ نەخۆشە، نەخۆشیەکەی چارەسەری ئاسان نییە. ئەمیسیا و دایکیان هەموو هەوڵ دەدەن لە تاقمی ئۆردەر کەسێ بدۆزنەوە هاوکاری هیوگۆ بکە. هیوگۆ خەمن بە دووگەیەکی دووچیا دەبینێ، پێی وایە لەو شوێنە دەتوانێت وەڵامی گەورە و چارەسەر یەکجارەکی بدۆزێتەوە. ئەمیسیا وەکو خوشکێکی خاوەن کاریزما و دڵنەوە هەموو هەوڵێ دەدا هاوکاری برایە بچووکەکەی بکە، گەرچی
لەوانەیە برای بچکۆڵانەکەی ببێتە هۆکاری سەرەکی بۆ مردن و گیان لە دەستدانی سەدان هەزار کەس، لەوانەیە مردنی هیوگۆ جیهان ببێتە شوێنێکی سەلامەتتر، بەڵام ئەمیسی ئامادەیە هەموو جیهان بە قوربانی براکەی بکە. جاگەر بەو لایەنەوە سەیری ئەو چیرۆکە بکەین زۆر زیاتر ڕێز لەو چیرۆکە دەگرم، چونکە هاوشێبەی یاری The Last of Us Part 2 پەرپێدران چیرۆکێکیان هەڵبژاردووە لەوانەیە لەگەڵ عورف و عادەتی زۆرینەی چیرۆکە بەناوبانگەکان یەک نەگرێتەوە. کەسێک ئامادە بێ قوربانی بدا بۆ پاراستنی جیهان ڕزگارکردنی هەمووان و بێتە پاڵەوانی شار و مەملەکەت و وڵات. ئەم چیرۆکە تەواو پێچەوانەیە. کەسێک ئامادەیە قوربانی بە هەموو جیهان بدا تەنیا لە پێناو پاراستن و چاکبوونەوەی برایە بچووکەکەی، کە چیرۆکێکە پێم وایە تاکە جێگەی ڕێز و خۆشەویستیە بۆ ێژە و یاریە زۆر بەلامەوە ناوازەیە. دەربارەی گەیمپڵەی بەداخەوە گەیمپڵێ و یاریە لە چاو چیرۆکە ناوازەکەی سەرنجڕاکێش و نوێگەر نییە، داهێنانی زۆر کەمە، زیاتر خۆشاردانە وەکو بەشی یەکەم کە خراپ نەبوو و دەبێ وابێ بەهۆی تەمەنی هەردووچیان. زیادکردنی چەند میکانیزمێکی دیکە پێشوازی لێ دەکەم، بەڵام بەهۆی خاوی فرێمڕیت و نەبوونی کەرستەی پێشکەوتو و هەندێک جار خۆت زیینەوە لە منطقی ئەوەی کە ئەمیسیا دەتوانێت زیاتر لە چاقۆیەک هەڵگرێت، دەتوانێت شمشێرێک هەڵگرێتەوە، جگەل لە کرۆسبۆیەک یا تیرروکەوانێک کە پێم وایە لایانی گەیمپڵێکی هێشتا بەچێشتر دەکرد. ڕوبەڕووبوونەوەی دژمنەکان بە بەکارهێنانی ڕووناچی یاخود کوژانەوەی ڕووناچی لەسەریان، گردانی ڕووناچیەکان بە بەکارهێنانی مادەیەکی وەکو تار جێگەی پێشوازین، بەڵام بەسەراحەت دەیڵێم گەیمپڵەیەکەی هەندێک شتی هێشتەوە کە حەزم دەکرد زیاتری تێدا بە بۆ سەرنجڕاکێشتر و جیابازتر بە. بەتایبەتی ئەو دەرگیانە کە هەموو جارێک هەمان جوڵەیە، هەمان دەرگایەوە هەمان منطقن، دەکرا بڕێک گۆڕانکاری کرابە. بەگشتی گەیمپڵەیەکەی خراپ نییە، ئامانجەکەی خۆی دەپێچێ کە یاریێکی ستێڵفە، خۆعاشاردانە، جار دیمەنی ئاکشن و دیمەنی مەتەڵی جیاوازت پێدەدا کە مەتەڵەکان زۆر سادن، زۆر ئاسانن بۆ گەیمەرێکەوە یاری زۆر بکە. لە کۆتاییدا دەڵێم A Plague Tale Requiem بە جوانی قەشەنجی بەهێزی چیرۆکەکەی سوپرایزی کردم، بە فراوانکردنی جیهانەکە لە لۆڕ و چیرۆکەکەی دڵخۆشی کردم، بە دانانی کارکتەری نوێ و هەندێک نهێنی لەسەر هیگۆ زیاتر هۆگری کردم، بەڵام پرفۆمەنسی سی فریم و دووبارەیی و نەبوونی نوێگەری گەیمپڵەی تۆزێک خۆشی لە یاریەکەی بۆ من کەم کردەوە، تۆزێک دڵشم لێی شکا. لەگەڵەوەش هێشتا چێژێکی زۆرم لەو یاریە وەرگرت، چونکە پێم وایە یاریەکە پێویستە هەموو گەیمەرێ بۆ جارێکیش بێت تاقی کاتەوە، چونکە لە ڕیزی یاریە پێویستیەکانە. من نمرەی 8 دەدا بەو یاری دەدەم، پێم وایە شایانی کڕین و شایانی تاقیکردنەوەی 100%. سپاس بۆ بینینی ئەو ڤیدیۆیە، تا ڤیدیۆی داهاتوو تکا دەکەم دگمێن لایک، سەبسکرایب لەبیر نەکەن. خوداتان لەگەڵ.